سڵاوتانە بێت و کاتان باش سەبارەت بە کەمبوونەوەی کارەبا لە شەوان بەڕێوبەری گشتی کارەبای سۆران لەم بارەوە بە زاری کرمانجی ڕاگەاند بەهۆی لۆدی زۆری هاوڵاتیان بۆ سەر کارەبا و هاوکات وەرزی سەرما کاریگەری کردوتە سەر کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا گوتیشی لە تەواوی 24 کاتژمێردا حەف کاتژمێر تا هەشت کاتژمێر کارەبای نیشتیمانی لە سنووری دارەسەر بەخۆی سۆران دەدرێت بە هاوبەشانی کارەبا. ئەماژەشی بەوە کرد هۆکاری کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبا کاتیە و لە ماوەیەکی نزیکدا کاتژمێرەکانی کارەبا زیاتر دەبن و دەگات بە دا کاتژمێر لە ماوەی 24 کاتژمێردا. تەواوی کاتژمێرەکانی دیکەش مۆلیدالەکان کارەبا دەدەن بە هاوبەشانی کارەبا. سەبارەت بە پرۆسەی ڕووناچیش ئاماژە بەوە کرد ڕێکارەکانی بەستنی پرۆسەی ڕووناچی لە سنووری دارەسەر بەخۆی سۆران تەواو کراون و لە ئایندێکی نزیکشدا هاوشێوەی پارێزگای هەولێر و بەشێک لە ناوچەکانی دیکە لە سنووری دارەسەر بەخۆی سۆرانیش دەست بە پرۆسەی ڕووناکی دەکرێت کە پرۆسێکی گرنگی حکوومەتی هەرێمی کوردستانە و کارەبا دەبێت بە 24 کاتژمێر لە تەواوی هەرێمی کوردستان.